سرارای کو انجمن پارێزگا دووکی زیدەتری سێ ساڵانە دەست بە کاربووی و چەندین بڕیار دەرکرینە لێوەک و پێدوی دەخواستە خەلکیدا نەبووینە بەشەی ژە ئەندامێن ئەنجومەنی پارێزگا دووکێ دامپێدانێ دیکەن کو ئەو نەشوێنەوەک و پێدوی بەرکێ خوارا بن و وان بڕیارên دەرکرین جێبەجێ بکەن و خەلکێ ئەشخوارازی بکەن جبر او کی کمتر خمیت دهیم بس راستی في بواری تا از بجم انجمن رول خونه دیتی چندین ریوبریت هاتی نویر احتمال هی گلو کی ماتیجی ریوبریت وان هبونه مرافوت جید بلند کنی بس جبر هنده اگر احتمال حدا بجن حدا کی سیاسی اف بابت هات نگیرو کرن هی ما وکو شمج ماوی بدا فعلا يعني او ریوبریت کو لجنت انجمنی تشل سر هیچ بابت کمتر خمیه بنت گندلی بن جدی به دور گرتون بین الادان چکی ابیش خارج انجمنیه يعني حكام بحث اداء انجمن پارێزگا هی بکەین اد بجم اسبوع اندامه که انجمن بجن فعلا عمل استه هیوی خو بجن یت خلکینی نوید کو ابر که خلک دنگ دانه ما او جی اگر خو تایبت هم تایبت جی پارێزگا دو که تایبت من دی خو هی کو دیاره حزب قاده صلاتت ده هی کو احتمال گله جو ابد بتا ریگرک احتمال هی سیستم هل وزارتنا اگرک بو کو او برزت ویری هات نهجمات احتمال گله جو تایبت من دی خو نت بندک بواردا کو امنشن کاری بکن دوی ماوەیە بوریدا ئەنجومەنی پارێزگا دووکی ژمارەکە زۆریا ڕێڤەبەریên میری بانگێشت گرینە ئەنجومەنی لێ تەنێ یەکی ڕێڤەبەر لەسەر کاری هاتیە لادان ji ber van kawdanê bi ser dihatin em bêjin şolê xwe bi duristî kiriye nexêr neşiya bi durist encam biditin bes ewan ji egerê dixwet hene hinde eger yanî em şên bêjin babetî ne hinde eger jî yanî em şên bêjin kesûkî ne yanî me bixwe vegerê dayne evet babetî taban me gotet el 12 me sînt xwariye 2014 ew pêla mezina awara bi ser parêzgeha Duhokê dihatî يعني هكر اف اوارت هنه بفي حجمي وفي قباري بسر اكاتي اوروبا دا چوبانه بوان امكانياتا و ازوي باورما دا كشت گلك مزن الوير ريدن ئەندامێن ئەنجومەنی پارێزگا دووکێ لە ڕێکەفتی 16 ساڵە 2014 سوێندە ئاسایی خواندیە و تانوکە ئەوانە 87 کۆمبوونێن ئاسایی ئەنجام داینە ژوێ ژمارەژی 81 بڕیار دەرکرینە گەلەی جوان بڕیارانژی بەلاویستی مای نەبە بەشەی ژە ئەندامێن ئەنجومەنی کەمتر خەمیە کارێخوا بە سیاسی دەزڤڕینن و بەشەیژی گرێ دەدەن بە بارودوخێ نەهایە بێسەر هەرێما کوردستانی داهاتی مینەهاتنا ڕێژەکە زوورە ئاواران و سەرلدانا کریزên سیاسی و دارایی لێبگشتی وەکو ئەو دەبێژن نەشیاینەیە پێدوی بۆ خەلکی بکەن ژار محەممەد کورسات نیوس دهۆک